بەپێی زانیاریەکان تا ئێستا ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و بەغدا لەسەر پرسی ناردنی شایستەداراییەکان بە تەواوی جێبەجێ نەکراوە. هەرێم لە دوای پەسەندکردنی پرۆژە یاسای بودجەی عێراقەوە بۆ تەواوکردنی ڕێکەوتنەکە هیچ وەفدێکی ڕەوانەی بەغدا نەکردووە. پەرلەمانتارێکی یاوپەیمانی هیوا دەڵێت هەرێم لە ئێستادا بە تەواوی پابەندی ڕێکەوتنەکە نەبووە. کوردستان لەو ڕۆژەیەکەوە بودجە تەصدیق کراوە هیچ وەفدێکی و هیچ لیژنەیەکی تەنسیقی پێک نێناوە بۆ مامەڵەکردن لەگەڵ حکوومەتی اتحادیە کەواتە لە ئەسڵا حکوومەتی هەرێم تەنها بە تەمای ئەو غیتاء قانونیە بووە کە بەدەستی هێناوە چیتر گوێی لەوە نەبووە کەوا خەڵکی هەرێمی کوردستان لەو مەحنەت و مەینەتی ڕزگار بکات. بەتەئکید بووایە دوای تعلیماتی موازنە هەرێمی کوردستان وەفدی بناردایە بۆ ئەوەی ئەو خەمڵاندنەی لەگەڵ دیوان ڕقابەی مالی بان کردایە لە حکوومەتی اتحادی لەگەڵ دیوان ڕقابەی مالی هەرێمی کوردستان بۆ ئەوەی تەخمینی ئەو مەبلەغە پارانە بکەن لە ڕێگەی باج و گومرگەوە دەستیانەکەوێت تاوەکو بە حکوومەتی عێراق بڵێن ئەوە مەبلەغەکەی ئەوەش لە 150کەیەتی بە شێوەیەک لە شێوەکان مامەڵەیان لەگەڵ ئەم بابەتە بدەن. ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و بەغدا و جێبەجێکردنی پشکی هەرێم لە بودجەی 2021 دەوترێت تەنها لە بەرژەوەندی بەرپرسانی یەکێتی و پارتیە بە ئامانجی دۆزینەوەی دەرچەیەک بۆ فرۆشتنی نەوت بە شێوازی سربەخۆ. پەرلەمانتارێک دەڵێت هەرێم بەو ڕێکەوتنەی تەنها ئامانجە سیاسی و بەرژەوەندیەکانی خۆی تونند و تۆڵتر کرد نەوەک قوت و شایستەداراییەکانی فەرمانبەران. ئامانجی سەرەکی حکوومەتی هەرێم بریتی بوو لەوەی شەرعێتێکی یاسایی بۆ فرۆشتنی نەوت دەستکەوێت. کاتی خۆشی پێش لەوەی بووجە دەنگی لەسەر بدرێ من لە میدیاکان ئەموت حکوومەتی هەرێم دێ مشکلەی خۆی لە بەغا حەلەکە نایەت مشکلەی خەڵک حەلکە واتە نایە بۆ مسۆگرکردنی موچە و داهات دێ بۆ وەرگرتنی حەلکردنی مشکلەی خۆی کە بریتێ لە شەرعێتی فرۆشتنی نەوت و ئەمەش ئەو کێشەیەتیایە ئەگەر نەوت ئاوا بەرز بێ کێشە نییە بەڵام کێشەکە ئەوەیە کاتێککە ئەمە ببێ بە نوعێک لە قومارکردن بە نانی خەڵکەوە یعنی ئەگەر ڕەبتی موچە بکەی لەگەڵ سیعری نەوت ئەگەر نەوت شکا دووبارە بێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە چەندین مانگ لە دوای یەک مەعاشیان نەئەدا و کە ئەیاندا بەنیوە موچە و ڕوبع موچە ئەیاندا ئەو وەزعنا لەبارەی کە تا ئێستش ئاسەوارەکەی بەردەوام و تا ئێستش بڕینی موچە بەردەوامە هەیە لەسەر موچەی هەرێم بەو جۆرە بڕوە ئەگەر نەوت بەرز بێ نەخێر ئەگەر نەوت نەبێ دابەزێ یاخود سیعری بشکێ بەڵێ مەترسی هەیە. بەشێک لە پەرلەمانتارانی عێراق پێیان وایە هاتچۆ بەردەوامەکانی وەفدەکانی هەرێم بۆ بەرژەوەندی حیزبی بووە ئامانجی حکوومەتی هەرێم دۆزینەوەی چوارچێوەیەکی یاسایی بووە تا بە ئاسانی نەوتەکەی بفرۆشێت و عێراق نەتوانێت سکاڵای لەسەر تۆمار بکات بەوەش شایستەداراییەکانی هەرێم و موچەخۆران لە ئێستا بەدواوە دەکەوێتە مەترسیەوە. ڕامیا ڕوسمان کەناڵی پێیام سلێمانی.